بەڕاستی ئەو داگیرکاری ئێستا لە باشوور ئەگوزارێ بە بیانووی لێدانی چەکدارانی پەکەکە و شۆڕژگەڕانی کوردی باکوور بە هەموو شێوەک بیانوویەکە بە درێژایی چەندها ساڵامە بەردەوامە بەو بیانووە دەست بە داگیرکاری خۆیان کردو و ئەیانەوێ باشووری کوردستان تێک بدەن ینی ئامانجی سەرەکییان داگیرکردنی باشووری کوردستان و بیانوتری بۆ هێننەوە لەم کاتەدا ئەرکی تەواوی هاوڵاتیان و لایەنە سیاسیەکان و پەرلەمانی کوردستانە ئیدانەی ئەو لە شرکێشەی دەوڵەتی تورکن بۆ سەر شۆڕژگەڕان و باشووری کوردستان بەڵێ ئەوە ئەرکی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراقشەوە ئەو پەرلەمانتارە کوردانەی کە لە پەرلەمانی عێراقن ئەرکی زیاتریان لەسەرشانە کە بتوانن ئەو دۆسیە بجۆڵێنن ئەوەتە دەوڵەتی تورک بە ئاشکرانێک هەڕەشە لە قەندیل هەڕەشە لە شاخی چیاکانی شنگال و داگیرکردنی شنگالی شەکە بۆیە ئەرکی حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق و بەتایبەتتر پەرلەمانتارانی کووردە لە پەرلەمانی عێراقا کە ئەو دۆسیە ببەنە دادگانی دەوڵەتی و پێشەرکاریەکانی دەوڵەتی تورک ئیدانە بکرێت میدیا و تاک لە سۆشیال میدیا لەم کاتەدا ئەوەیە بتوانن حقیقەتی داگیرکاریەکانی تورک بە جیهان بگێنن و ڕاگەیاندنی باشوور بە تایبەتی بەڕاستی من ئەوەی بینم کەم تەرخەمە لە ئاستی پێویستان نییە پێویستە هەموو ڕاگەیاندنەکان بە یەک ئاراستە بتوانن داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بە جیهان بناسێن وەکوڵەتێکی ئەم شارە بەتونی دانەوەی ئەو هێرش و پەلامارە دەڕندا و نامرۆڤانەی دەوڵەتی تورکیاگەن کە ڕۆژانەی کاتە سەر گوندەوار و ناوچە سنووری مەدەنیەکانی هەرێمی کوردستان و خاکێرەمی کوردستان پێشێل دەکات و دەزرێژی بەسەر خاکەمانەکە داوا لە حکوومەت و هەموو لایەنەوە ئەحزابە سیاسیەکان دەکەم هەڵوێستی خۆیان هەبێت و ئەمەیان یەکگرتوو بن لە بەرامبەر ئەم هێرشانەی دەوڵەتی تورکیا دەدا کە لێسا ئامانجی داگیرکاری و داگیرکردنی باشووری کوردستان نەک ئامانجی تەنیا پارتی کرێکاریانی کوردستان بەڵکو ئەمانجی هەمووی کوردۆ لە ناوبردنی گەلی کوردۆ لە ناوبردنی دەستکەوتەکانی کورد دەوڵەتی تورکیا لە مێژە کە دوژمنێکی هێرە گەورەی کووردە لە هەر کوێ کوردێکە بێلار کوێ دەستکەوتێکە بێلار کوێ کیانێکە بێلار کوێ هەرێمەکە بێلار کوێ کورد هەبێت ئەو بۆ هێرشیەوە هەوڵی لە ناوبردنیە بۆیە پێویستە وەکو ئێمە وەکو گەلی کورد و میلەتی کورد هۆشیار بین لە ڕاستی ئەرکی حکوومەت هەرێمی کوردستانیش ڕوبەڕووی ئەم پەلامارە و هێرشانە بێت و ئیدانەی خۆی ڕابگەینە بۆ دەوڵەتی تورک بۆ جارێکی تر هێرشی وا دووپات نەکرێتەوە نەبە سەرگەلی کورد و نەبە سەر خاک و سنووری کوردستان نیە ینی تەنیا ئەرکی حکوومەت نییە بەڵکو ئەرکی تاکەکان ئەرکی کۆمەلگای هەر کەسە و لە ئاسی خۆی لە جگەی خۆی و ئیدانەیە هێرشانە بکە و بەشدار بن بە ڕێپەوان بێ بە نووسین بێ لە ڕێگەی سۆشیال میدیاوە بێ بە هەموو شێوەیەک بێ ئیدانەیە هێرشانی دەوڵەتی تورکیا بکەن کە ڕۆژانە گەلی کوورد دەکاتە قوربانی کە ڕۆژانێش بۆ سەرگەلی کوردەکە کە ڕۆژانێش بۆ سەر خاکی کوردستانەکە بۆیە پێویستە هەموومانەیەک دەست بە یەک دەنگ بڕۆینە پێشۆلیان لە بەرابەر ئەم داگیرکاریە بۆسین ئەگەر هەمومان بە یەک دەنگی و یەک دەستی لە میدیا بێ لەسەر جادە بێ لە هەموو شوێنەکانی کوردستانی کاڵوێز بین ئەوە بێگومان داگیرکاری دەوڵەتی تورکیا شتێکە شکێ وەکو چۆن بە خەباتی گەلی کورد و بە هێزی پاراسی گەریلا تێکشکاوە ئێستا لە چیاکانە بێ لە شارەکانی شاو لە مەیدانی سیاسی شاو لە تەواوی جیهانە هەڵوێستی خۆمان هەبێ بۆ ئەوی بە تەواوەتی ئەم داگیرکاری دوورخەینەوە لە خۆمان کە ئامانجی لە ناوبردی ئەمە و میلەتی کووردە